گەورەکان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەوەرێکی تری پرۆگرامەکەمان کە باز لە ڕۆژی جیهانی خواردنە کێویەکانەکەین. ئێمە ڕۆژانە پێویستمان بە و خواردنانە هەیە کە لە ژەمەکانمانە بەکاری بێنین و ئەو خواردنانەشی کە بەکارێنین بێگومانە بێ خواردنی تەندروست بن بۆی کە بتوانین تەندروستێکی باشمانە بێ. بەڵام بەداخەوە ئێستا وامەلیات و ئاواتەخوازین بە ڕابردوومان، ئاواتەخوازین بە چۆن باو باپیرانمان لە گوندەکانەوە توانیویانە ئەو خواردنێکی خۆن خۆیان بەرهەمی بێنن. مەبەستم لەم قسەیە چییە؟ ئەو خواردنی کە خوانێ خۆیان بەرهەمی خۆیان لی دڵنیان. بەڵام ئێمە بەم ڕۆژگارە ئەبینین لەسەر ئەم سنوورانەوە خواردنمان بۆیەت لی دڵنیانین چۆن دروستکراوە و چۆن بەرەمێنراوە و چ مادەیەکی شیمیایی دراوەتێ. بۆیە کاژلم بەداخەوە زۆربەی نەخۆشیەکان ئەگەڕێتەوە بۆی کە خواردنیشی ناتەندروستمان هەیە. لەگەڵ ئەم هەموو خواردنانە کۆمەڵی خواردنمان هەیە ئی سروشتە، یعنی ماڵەکەی ناو سروشتە خۆی قەت نەڕۆشتین بۆ دەیەک و لە شوێنێکا لابێت خوا باش میوێ لێکەمەوە بیخۆم یان وەرزی پێکەیان دنی گۆیشە چەندین دار هەر لە سروشتەکەی خۆیان ڕواوە هە لەسەر ئەم جادەی کاچی بۆ گۆژە 5-6 داری لێ ماشەڵڵای لێبێ ساڵانە بەرەمێکی باشەگرەی گۆیش. ئەم بەروبوومانە ئێستا ئێمە هەمانە لە سروشتەکەی خۆمانە، بەڵام ڕێژەکەی کەم بۆتەوە. ئەو ڕێژێشی بەچی کەم بۆتەوە بڕووی دەستی جوتیارەکانمانی لەسەر کەم بۆتەوە. ئەمەنە خواردنمان لە دەرەوە بۆیە، ئەمەنە بەرەمهێنانی خێرامان بۆ دروست بووە. دەنگە گۆیش ئەوسا ئەمەنە ئابووکات هەت چاوڕێشتە کرد وەرزێک بڕوە هەتا ئەم گۆیژە پێدا. ئێستا دانێکیانەرە داناوە سێوی بچووکە. بەڵێ خەیار گۆرزی خۆی هاو کە لە بازاڕە دانرا کە هەر بڕۆشتی تا بۆن و بەرامەکەی خۆی وەرە چیلۆ بکڕە. ئێستا ماشەڵڵا بە سنووق لەسەر ئەو شەقامانە هەیە چونکە زۆرە و قەبارەی گەورەی و تامینیە هەرشی کڕین چی بکەین خۆ نیەوەی کە هەشە بەسکەمە. کەواتە ئەو خواردنانەی کە چێوین کە گرنگی پێدرێ ڕۆژێکی بۆ دیاریکراوە ئێمە چۆن بتوانین گرنگی پێبین چکە ئەوانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و سوود و بەهای خۆراکی خۆی هەیە. بۆی کە ئێمە لەسەر ئەم ڕۆژە قسەکەین و لەسەر ئەو خواردنەکییانە قسەکەین و من تۆزێ بە گلەیشەوە قسەم کرد لە بەرەوەی شتەکان تۆزێک کەم بوونەتەوە. ئیشەڵڵا بتوانین هەموو تەورەکانیشمان پەیوەندی بە یەکێکە بارانێکی باشمانە بێ، بەروبوومێکی باشمانە بێ، بەروبوومێکی خۆماڵی باشمان بێ. با هەور بێ ئەو قارچکانە هەڵتۆقن، هەنارەکان بەتامترە بن، هەنارەکان بەتامە بن کە بادامی پەیوەندی بە یەکترەوە هەیە. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر واکەین کە بزانین ئایا خواردنە کێویەکان زیاتر لەم زەویەی ئێمە کە هەمانە کامانن کاڕێن، ئەوانەی کە لە دەریشەوە بۆمانن لەوانە لەگەڵ کەش و خۆی ئێمەیانە گونجێن. باشە، بەڵام ئێستا زۆری نەشیان لە لای ئێمە هەیە گفتوگۆی لەسەرکەین و بەها خۆراکیەکانیشی چییە بۆی کێمە بتوانین بیان ناسینەوە سوودیان لێ ببینین. و یەک پرسیاری کەش هەیە ئەوە هەڵێگرم بۆ دوای بۆ میوانەکەمان بزانین ئێمە چۆن ئەو خواردنەکییانە ڕاستە خۆ بیخۆین یاخو زۆر جاڵێ دەمەی خۆ ئاەکی پیاکەن جابی شۆرۆ بیخۆین دڵنیانی جێژاویە پیا کردووە مادەیەکی قارچک سەر کۆزانێ بەداخەوە ساڵانە لانەیە هەندێک هاوڵات هێرگیان دەست بە لەبەرەکە نەیزانێن قارچکەکە ژەهراویە یانە بێکمانەوەشە بێ شارەزایی هەبێ یاخود لە خۆتۆ بەکاری نێنی هەتا پرس و ڕای بووەکەی. بۆ ئێستا زۆر بەڕێز دکتۆرە چیمە ساڵح مامۆسای زانکۆ پسپۆری خۆراک بەڕێزیان لای ئێمە میوانە کە بتوانێ وەڵامی کۆمەڵی لە پرسیارەکانمان باتەوە. دکتۆرە بەخێر بێ، سپاس بام. بەخێر بێ دکتۆر. وێدارم زۆر باش بن هەر بیرمانە کردی دکتۆر. زۆر بەخێر بێ. تۆزە گلەیم کرد دکتۆرە لەگەڵ گلەیەکان مای بە دڵنیاییەوە ئەگەر باسی بکەین لەوانەیە هێشتا تۆ گلەیەکانت کەمتر بێت، هەم بۆ لایانی پەیوەندیدار، هەم بۆ لایانی خەڵک، هەم بۆ ئەو کەسانی کە ئەچنە شاخ و داخەکان و ئەو گیا و شتانەی کە لێەکەنەوە ئەوانە هەمووی ئەگەر بمانەوێ بە درێژی باسی بکەین کە زۆر جار هەیە خزمەت ناکرێن بە باشی یان بە خراپی لێ ئەکرێنەوە یا هەندێک لە درەختەکان یان شتەکان هەڵەکەنرێن. ئەنجا جاران خەڵک بەخۆ بەخش ئەچوودارەکانی ئەبڕیەوە. ئێستا بە عکسەوە کە ئیبڕنەوە لە بنەوە ئەبڕێتەوە، یعنی نەک ئەو پەلانەی کە زیادەیە و کە وشک بووە و کە ساڵانە ئەبێ بەبڕێ نە زیاترە بڕنەوە، بەڵام بیر لەوە ناکەنەوە کە هەر ئەمە بەڕاستی سەروەتێکی نیشتیمانیە، یعنی شاخ و داخەکانمان و بەرهەمەکانی ناوی هەمووی بەرهەمێکی نیشتیمانیەوەی هەمومانە. دکتۆر بۆ نمونەوتیان کەنگەریان لێ کردەوە چون بە خراپی لەیان کردو تۆ بۆ نمونە هەر بنبەر بووە تر ساڵانی تر هەڵی نەداوەتەوە. بەڵێ ڕێژەی لێکردنەوەی زۆر زۆری ژیانی بەڕاستی من لە ئێستا لێرەشەوە داوا لە
بینەرانەکەم کاتێک کە تۆ ئەچی بیرت بێ کە خەڵکانێکی تریش هەن بەشی پێویستی خۆت لێ بکەرەوە بە زیاتر لێ مەکەرەوە کە لی ئەکیتەوە ئەبێ بە جۆرێک لێ بکرێتەوە کە ڕێگەکەی بمێنێ بۆ ئەوی بتوانێت ئەم درەختەیان ئەم گیایە لە بنی بۆ ساڵێکی تر بڕوێتەوە ئەگینا ئەگەر وا بکەین و بەو شێوە عەشوائیە لێ بکرێتەوە کاتێک کە زانین کە نەماوە خۆی زۆر کاتی شەمانە دکتۆر لەبەرەوەی کە هاوکاران کۆمەڵێک لەم خواردنانیان بە نمونە بۆ ئێمە هێنا من ئەمەوە دەست پێکەم چکە خۆم زۆرم حەز لێتی ئەمە پەڵپینێ ئەمە پەڵپینە خۆی بە سروشتی خۆی ڕێو هیچ ئەرکێکیشی نیە هەر لە کۆنیشەوە بەهایەکی خۆراکی زۆر باشیشی هەیە هەر کەسێ نەخۆشەکەی ڕێیان شۆربایکی بۆکان پەڵپینێکی بۆ لێ بنێ زۆر زۆر بەس تەنانەت بۆ کاتی گەرمات ببێ پەڵپینەتوانی بەکاربێنی یعنی ئەمەش دەتوانی بە شێوازێکی باش مامەڵی لەگەڵا بکەین چکە زۆر جارە بینی هەر پەڵپینۆک و سەرڕێ بەکارێت باشە دەباشەوە تەفەر چۆن بتوانین لەمەوە دەست پێ بکەین کامە لە سروشتی خۆیان ڕێ هەر وا ڕاهاتبوون لە گوندەکانە پەڵپینە سەڵاق بۆ نمونە سەوزەکان لە ئێوارانە ئەیان ڕنی دکتۆرە بەیانیان ماشەڵڵا ئەمەی ترسیان یعنی ئەم خواردنانە کە خواردنێکن خۆیان لە سروشتی خۆیانە سەرەڵێن و ئەم بەها خۆراکە باشانەیە چۆن ئێمە جاری کە بتوانین سووتیان لێ ببین هەر ئەوەیە کە یعنی باشترین شت کە ئێمە بۆ ژینگەی دەوروبەرمان بیکەن خراپ نەبین بۆیان ئەگینا ئەوان خۆیان گەشەکەن خۆیان بە جوانی گەشەکەن بەستۆ بەشی پێویستی مەسەڵەن کە پەڵپینەکە ئەبڕێ نابێ هەڵکەندرێ یعنی ئەو کەسە ئێستا زۆر کەسەیە کە ئەگاتە پەڵپینەکانیان پەڵپینە لێکاتەوە هەڵیەکەن بەڕێگە و دەریمە ئەبێ بی بڕیت تۆ کە بڕیت ئەو ڕێگە گەشە ئەکاتەوە جارێکی تر هەندێک جاریان تۆوەکان تۆیان کردو ئەو تۆوانە بڕژێتەوە ناوی یعنی تەنانەت من بۆ خۆم لە ماڵەوە کە ئەشی شۆمەوە لە بنی ئاوەکەیە ئەو تۆوە ئەبێت ئەچمەی کەمەوە بە حەدیقەکەیە ئەڵێم یا ئەڕێتەوە بەڵێ یا ئەڕێتەوە یان بە قاچی چۆلەکە و باڵندەکانەوە ئەڕوات بۆ لایەکی تر یعنی شەرت نییە لە لای تۆ بڕێتەوە لە لایەکی تر لەبەرەوە یعنی ئەگەر ئەوە خزمەتی شتەکان بکەین بۆ ئەوە بیرمان بێ ئەمانە شتێکە بەدائیمی بۆمانەگەڕێتەوە دڵنیابین کە یعنی بێ سەوزەکان نابین چونکە ئەگەر بیر بکەینەوە یعنی یە باسی سوودەکانیان بکەین بەگشتی ئەو پەڵپینەیە کە لە دەرەوە بە خۆڕسک خۆی ئەبێت ئێمە پەڵپینەشمان هەیە خەڵک خۆی ئەیڕێنن یعنی مەزرعی بۆکەن و ئەیڕێنن بەڵام ئەوەی پێڵەن دەستی یعنی چڕی خۆراک تایە ئەو مادە خۆراکیانەی تایەتی ئەمەی کە خۆڕستکە زۆر زۆر زیاترە وەک لەو مادە خۆراکیانەی کە لە ناو بەرهەمێکە هەیە کە ڕوێنراوە هەندێک جار ئەم فرتەلایزەر هەیە یعنی وەکو پێینی کیمیاوی وایە ئەیکەن بە تەنانەت بۆ دارو درەختەکانیش بەکارێنن بۆ ئەوەی بەرهەمیان زیاتر بێ ئەمانە ڕاستە بەرهەمیان زیاترە بێ بەڵام چڕی خۆراکیان کەمە بێتەوە دکتۆر هیچ چڕی خۆراکیان یەک دنیا لاانێ مادی کیمیایش لەنا ئەو ڕۆکە ئەمەنە تۆ دوای ئێمەی خۆی بەڵێ مەوادی کیمیاوی یعنی ئەو سەریع گەورە بوونە ئەمانە و ئیتر لە هەمووشی ئێمە هەمیشە ئەڵێن یعنی یە هەدەفی ڕئیسی ئێمە کە بخواردنە خۆین بۆ ئەوەیە خۆراکمان باتێ چەند خواردنەکە چڕی خۆراکەکەی زیاتر بێت ئەوەنە تۆ حتى تەنانەت بە کەمتریش پێی تێرە خۆی بە کەمیەتێکی کەم تێرە خۆی مەسەڵەن بۆ پەڵپینە ئێستا بێنە پەڵپینەیە کە ڕوێنرا بێ لەگەڵ پەڵپینەیەکی دەرەوە لە پەڵپینەکەی دەرەوە زۆر کەمترت پێ خوڕێ خۆی سروشتێکی وایە کە گەڵاکانی ورترە هەستەکەی تام جیاوازترە ماشەڵڵا ڕۆژی پەڵپینەم لە بازار برین گەڵاکەی بەخەر گەڵای نێکە بوونە بەڵێ ئەوە یەکسەرە بێ بزانی هەر شتێک لە حەدی خۆی طەبیعیەکی خۆی گەورەتر بوو بزانە ئەمە شتێکی غێرطەبیعی جیناتی ئیشی تیاکراوە یان مادی فرتەلایزەری دراوەتێ بۆ ئەوەی حەجمەکەی گەورەتر بێ دکتۆرە پرسیاری تۆی کە لە پێشەی گاوتم ئێمە لە وەکو هاوڵاتی هەستەکەین بێمتمانەیەکمان بەرامبەر خواردنەکان بۆ دروست بووە یعنی ئەوسا ئەشویتە دەرەوە بەرەو گوندێکە ڕۆشتی کابرایەکی جوتیار ئەگەر لە باخەکەیە چەنددارێکی میوەی هەبووە ئەو بەشەی لە پەرژینەکە بەهاتەیە دیوی دەرەوەی جادەکە ئەیوەمە خوا بەخشوێتی بەو سەر ڕێیانەی کە لێرە ڕۆن چیە خوای ڕەبی گەرنیازابی و عافێت بوو هەرچیژە ڕووی ئەی خوارد دڵنیا بوو لێی ڕاستە چونکە پاک بوو ئاوێکی پاچێدرا بەڵام ئێستا خۆش ئەچیت لەوەش دڵنیانی
ئەمەەی دەرمان پێوە کردووە ئەڵێ نۆک ژەهرای بێت و بم زۆر ڕاستە ینی ئێمە ئەو خواردانەی کێچیشە ناو بازارەوە وامان لات و بێمەتمانەیەک مالات کاک سەرکۆ ئەو کاتەی درەخت گوڵەگرێ کە گوڵی گرتووە ئەو کاتە ئەگەر بێت و دژە ئەوەی پێڵێن پێستیساد یعنی بۆ دژە حەشەرات و ئەو شتانە قڕکەرەکان ئەگەر قڕکەر بکرێ بە درەختێکەوە لە کاتی گوڵکردنە ئەم قڕکەرە لەنا ئەو میوەیە ئەمێنێ هەتا ئەبێ بەبەر یعنی بەرەکەی کاتێک کە بەرەکەی یەت بۆ لای تۆ میوەیەکی جوان بەدەستەوەیە پاکە تازەیە بەڵام مادەی قڕکەرەکە تەسیری کردووە لە بروی لە کاتی گوڵیە قڕکەری پێوە کراوە ینی ئەوەیە مشکلەکەی ئێمە لەبەرەوە من لێرەوە داوا لە بینەرانی شەکەم کاتێک کە ئەچنە دەرێ کە میوەیەک ئەبینن لەسەر جادەکان یان لەو شوێنانەی تەنانەت لەسەر شاخەکانیش قەت ئەو شتانی کلەیەکیتەوە بە بێ شۆردن نەیخۆیت کەسی وایە دکتۆر ئێستا لەسەر جادە بۆ نمونە عەرەبانیاندا ناوە خواردنەکە ئەوێ بیکڕێڵە تامی هەیەڵە تاقی بکەوە ڕێک لە ویاوە دەستێکی بیانەوە ئێخوا یەک دنیا دووکەڵی هەر نەبێ ئۆتۆمبیلی لێنیشتە ئەو گازانی کە لە جوانەیە هەموو ئەنیشن بە ئەو میوەیەوە یان بە ئەو سەوزەیەوە لەبەرەوە هەر کاتێک ئێمە کە ئیکڕین باشتر یعنی لێرەشەوە داوا لە ئەو برا فرۆشیارانە کین کە لەسەر جادەکان شتەکانیان داناوە بۆ فرۆشتن کاسبیەکەن دەستیان خۆش بێ بەڵام هەوڵ بن ئەگەر بە شتێکی تەنکیش بێ دای پۆشن بۆ ئەوەی ئەو گازە کیمیاویانی کە لە ناو سیارەکان و لە جەوەکەیە هەیە نەنیشنە سەری و ئەگەر کەسانێکیش یعنی زۆر جوان نەیشتەوە زۆر زەرەری بۆیان نەبێ دکتۆر سەرکۆ لە پەڵپینەوە دەستی پێکرد ئێستا ئێمە یەک دنیا خواردنی ترمان هەیە خۆڕسکە بۆ نمونە بۆ ئەم وەرزە زۆر باشە بە تایبەت بۆ پەتاو هەڵامەتی ئەم وەرزە هەر بۆ نمونە بەهێ من بینیمە بۆ نمونە ئەی پیشێنن دکتۆر ئەڵێن زۆر باشە ناوکەکەی بۆ کۆکە هەر زۆر باشە بیکەیتە ئاڵێن بەهێ بەرەکەتە هەر بە هەموو شێوەیەک بیخۆی هەر سوودی هەیە دکتۆر ئەگە بە ڕێزت زیاتر بۆ هەر لە بێهەیە و دەست بەهێ خۆڕسکە دکتۆر هەیە خۆڕسکە و هەشەنە لە ماڵەکانە و لە زراعەتە بەهێ و هەرمێ هەردووکیان هەم خۆڕسکیانەیە لە ئینشاءالله ئەمە ئەتوانرێ لە ئاوێکە هەر بە ساغی کەمێک بیکوڵێنی ئەتوانی بکرێتە ناو ئۆڤنەوەیان هەر شتێکەوە کە دوسێ دقەیەک تیادانی با تۆزێک نەرم بێت چونکە خۆی بە تەنیا تۆزێک جیڕە یعنی ڕقیەکی تایە ئەڵێ لەسەر دڵگیرەکە بەڵێ خۆش بۆنیشی زۆر خۆشە تەنانەت جاران لە ماڵاندایان ناوە لەسەر مێزێکیان لە شوێنێکەدایان ناوتیانە بۆنی ماڵ خۆشەکە ئەمەنە بەڵام زۆر سوودێکی زۆر باشی هەبووە ڤیتامین سێکی زۆر باشی تایە ئەتوانرێ بەکار بێنرێ بۆ و ناوکەکەشی وەکو چا بکرێت بخورێت هەرمێ ئەها شتێکی ئەو هەرمەیە ناکات بەدەست کرد خەڵک دروست ئەوان هەرمەی ورد ئەوەی کە لە شاخە ئاهێنرێ تەنانەت شتێکی ڕقیتیایە ئەمە هەمووی کالسیۆمێکی زۆر باشە بۆ ئێسقان یعنی بە تایبەتی تر لەم کاتانەوە کە تیشکی هەتا و ئاساری نامێنێ هەندێک لە خواردنە ماست و بەرهەمەکان یعنی کەمە بنەوە ئەم بۆکو کالسیۆم زۆر سوودی هەیە بخورێت هەر لەم وەرزەیە وەکو جەنابەت وتە هەڵامەت و سەرمابوون و ئەوانە جێی داخە ئێستا هەندێک بیستمانە و توێتی وڵا هەستەکەم سنگم تەواو نییە لوتم تەواو نییە با بچم دەرزیەک بەم لە خۆم با بچم حەبێک بخۆم با پاراستۆڵێ بخۆم نە من پیانەڵێم لە جیاتی ئەوەی کە تۆ ڕووبکەیتە دەرمان و پاراستۆڵ و ئەم شتانە نە یەکەم جار تۆ ڕووبکەرە شتە گیاییەکان بە مەرجە ئاگاداری یعنی زۆر خۆری تیانەکرێ ینی شتە گیاییەکان ئەبێ ئاگادار بین هەم ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشی تایە ئەم ئەنتی ئۆکسیدانتانە ئەو ئۆکسانانی کە لە لەشە هەیە کە هەست بە بێتاقەتیەکەی تەنانەت چرچی لە دەم و چاو ئەوانەیە دروستەکە پیر بوون دروستەکە ئەمانە هەمویان لە ڕێگەی ئەم ئۆکسیدەیە کە لە لەشاکە لاسە مەحەڵە ئەگەر ژمارەکەی زۆر بوو لەوانەیە بگۆڕێت بۆ نەخۆشی سەرطان و ئەوانەش دروست بکە لە لەشاکە بە ئەمانە تۆ ئەتوانی بە ئەم چا بەسیتانە هەم گەرم تەکاتەوە هەم زۆر بەسیتیش ئامادە ئەکرێ و سوودێکی زۆر باشی هەیە بەنسبەت مەسەلەن جاترەوە کە لە کوردیا خۆی ئێمە بەس جاترە و جاتری کێوی پێ ئەڵێن بەڵام لە ئینگلیزیا تایم و ئۆریگانۆ هەیە ئۆریگانۆ کە ئەو جاترە کێویەکەیە کە منتیقەی ڕانیە زۆر بەکارهێنن بۆ دروستکردنی قوڕاو ئەمانە باری کە درێژەکانیش ئەمانە
کە هەرجاترەیە بۆ ناو نۆکاو بە تایبەتی منطقەی سلێمانی بەکارێنن زۆر خۆشیشە زۆر خۆشیشە و تامیش زۆر خۆشەکە هەندێک یعنی نەکەیەکی یان تامێکی کەم بەمەرجێ بە کەمی بەکاربێنن ئەمە هەم بۆ خواردن تێکەڵی بکەی زۆر باشە هەم ئەگەر وەکو دژە بەکتریالە لە شابەکاری بێنی چە ئاوێکی لە کوڵاو ناهێشتا کەمێک لە کوڵاو ساردتر یعنی ئاوێکی گەرم بهێنرێ ئەوەنەی بەچنی خۆت یعنی بەم پەنجانت بیکەیتەنا ئەو پەرداخەوە ماوەی 5 دقەیەک لەنا ئەو ئەوەیە بمێنێتەوە تا ڕەنگە ئاياتەوە دوای ئەوە گەڵاکەش بخۆی هیچ کێشەی نییە ئاوەکەشی بگری هیچ کێشەی نییە هەروە دەدەقەیانی سعاتێک پێش نان خواردن بخورێ ئەتوانین هەر سێژەمەکە بیخۆی بۆ ماوەیەک ئەمە زۆر باشە بۆ ئەو کەسانی کە بەکتریای گەدەیان هەیە ئەگەر ئیلتیهابێک لە لەشە ئێمە زۆر جار باسم کردووە ئێمە 2 جۆر ئیلتیهاب لە لەشمانە هەیە جۆرێکیان بەکتری و میکرۆبێکە وای کردووە هەندێکی ڕەتفعلی لەشی خۆمانە دروستێکە ئەمانە بە هەردووکی ئەم دژە ئۆکسێنەرانە و ئەم مادە دژە میکرۆبانە کە لە ناو گیایەکانە هەیە هەمویان لا ئەبا و ئێمە پێویستمان پێیەتی بخۆین باوەڕتانە بێ ئەگەر بە ڕێژەیەکی معقول بە شێوەیەکی معقول ئێمە گیایەکان بەکار بهێنین زۆربەی زۆری نەخۆشیەکانمان لە کۆڵە بێتەوە بە تایبەتی ئەوانەی کە لە پاییزا تووشەبین کە بە حساسیە یان مەسەلەن سەرمابوونە دوو هەوا کەوتنە لەمانەوە کە توشمانە بێت باشە ئەوە هەر ئەو قسەی جەنابەت پێشتریش باسمان کرد پێشەی بێنە پرۆگرامەکە ئەو کەسانی کە لە گوندەکان نابوون و هەمووی بەربوومی خۆیان بەکارێنە ماشەڵڵا تەمەنیشان چەند زۆر بوو ئەم نەخۆشیانە ناوی نەبوو لە لای ئەوە هەر هیچ بوونی نەبوو ئەگەر مانگی جارێ کەسێک لە دیەکە نەخۆشیێک کەوتە بیانێنایە بۆ ناو شار ئەوە بەدەگمەن بوو ئێستا بەداخەوەی خواردنیتان نەدروستەوە گرفتەکان زیای کردووە ئێمە چۆن ئێستا ئەم هەموو بەربوومە جوانەمان هەیە لەخوا بەزیابێ دکتۆرە چەند گرنگە بۆ منە باسی گژوجیاکانەکەی یعنی ئێستا بینی لەسەر ئەو شەقامە تەماتی کوردی یەکەم پێڵم تەماتە چرچەکە بە سنوق بیکڕە چەنی بەکارێنی ئەو ساژنان چەند ئێمایەوە ئەیان کرد بە لەتکە تەماتە ڕاستڵیانە کردە زەرف و لە سارکەوەی هەڵەنگر بە شلەیان پێلێنە ئیتر ناچوون بۆ دۆشەوە سێریکە ئەم جیاوازیانە چەند گرنگە یعنی ئەهاتن بیبەری تونیانەیەنە ئەم بیبەرە تونیان کرد بە پەتەوە بامیانێنەیە کرد بە پەتەوە ینی ژێرزەمینەکان هەموو شتی بە پەتەوە کراوە هەرنا بە پەنجەرەکانەوە یان لە سوچێکی ماڵەکە هەڵیانەوە گەڵامیان بە قەوەڵە گرت گەڵامی و بۆرزی کە بەکاراتەوە ینی مەبەستم ئەوەیە ئێمە دوو لایەن نەتوانین سوود وەرگین هەم ئەوەی کە بەروبوون بە فیڕۆنەڕوا هەم بەوەی کە بتوانین خواردنێکی تەندروستیشمان کاکسەر لە هەندێک جار لە بازاڕەکانە ئەبینین مەسەلەن ئەو شوێنانی کەشتی کوردی بۆ ئەبن مەسەلەن ئێستا لە لای خۆمان کارەزە و شک بەیانیان هەموو میوە و شتی بۆ بەربەلەتێکە ئەمانە کە زۆر شتی بۆ برێ بەداخەوە خەڵکانی ئێمە کە ئەچن سەیری گەورەی و جوانی سەوزە و میوەکانن نەک کوالیتیەکەی یعنی وەکو چۆن ئێستا با بنمونە پەڵپینە وەرگین پەڵپینە کوردیەکە سێرەکەی گەڵای بچووکە ڕەنگی گەڵاکەی سوورباوە ئەمە نیشانەیە بۆ پڕخۆراکی بەڵام ئەوی ترگەڵاکەی گەورەیە و هەمووی سەوزە هیچ ڕەنێکی تیا نابینی ڕاستە جوانترە هەرمێ هەموو شتەکانی تر بە ئەم شێوەیە بەڵام ئێمە کڕیار ئەچین سەیری جوانترین و گەورەترینەکەین خۆی لە ڕاستیە بچووکترینەکان باشترینەکانن لەبەرەوەی کە ئەمانە بە تەبیعی گەورە بوون لەبەرەوە یعنی بنمونە دارێک ئەگەر تۆ هیچ خۆراکی نەی تێ خۆراکی کیمیاوی لە باسیەکەین لەوانەیە مەسەڵەن ئەم دارە 10 کیلۆ 20 کیلۆ بەرهەم بێنێ بەڵام ئەگەر من مەوادی کیمیاوی و خۆراکی کیمیاوی پێبم لەوانەیە تا 100 کیلۆم بۆ بگرێ بەڵام ئەو بەرهەمەی کە ئەیگرێ ئەو بەرهەمە نییە یعنی تەنانەت ئیحسائیە کراوە ئەڵێ نزیکەی تا 100 جار مەوادی کیمیاوی لە هەندێک لە میوەکانە کەم بۆتەوە ئێستا کە ئێمە ئەیخۆین بۆ بەهۆی ئەم هەموو مەوادە کیمیاویانی کە ئەکرێ بە زەویەوە لەبەرەوە ئێمە ئەبێ هەوڵ بین بچین شتە کوردیەکان یعنی من جاری وا هەیە باوەڕ بکەن یعنی ماڵی خۆم وایە ئاوا دڵتەنگ نەئەبووم بۆی چونکە ئەموو پارەیەک لە من ڕۆشت هیچ کێشەی نییە بەڵام ئەبینم ئەم میوە جوانە لەبەرەوەی شکڵەکەی جوان نییە خەڵک نەی کڕێەوە ماوەتەوە بۆ بەهۆی خراپبوونیان فرێدرانی
کە ئەمە بەڕاستی هەم ئەو جوتیارش ئەو کەسەی کە ئەچێ لێ کاتەوە ئەگەر بەروبوومەکە پارەی باشی بۆ نەکە ئیتر ئەڵێ بۆ بیکەم کە من ئەو زەرەرم کرد. زۆر جاربینی ومانە ئەم تووە جوانە شاتووی جوان هاتووە دانراوە لە برەوەی کە کەس نەیکڕیوە شاتووەکە کە ڕووی کردووە. ئەزانین شاتوو لە برەوەی زۆر خواردنی تایە زۆر بەسەریعی خراپە بێ. مجموعەی خانمی زۆر جوانمان هەیە لە بەڵێ جادەی خۆشبەختانە دائەنیشن ئەم جاترە و کۆمەڵێک شتی و شکراویان هەیە ئەنجا کۆمەڵێک خواردنی تایبەتی خۆیان هێن ڕاستی وڵای منە ڕۆم جاری وای تۆزێک ژلایان دانیشم زۆر خۆشە سەحەشتەکانیشیان زۆر هەمووی دەستکردی خۆیانە جەچە پاک و خاوێن و نوێژکەر و ئیتر یعنی ئێمە بەدوای ئەو شتانەیە بگەڕین بڕوا بکە دکتۆرەوەسان لە زۆربەی ئەو نەخۆشیانە دوورەکەینەوە یعنی من لێرە و ئەمەوێ بە خەڵک بڵێم کە ئەو شتانەی لای خۆمان هەیە ڕێزی ئەوە بگرن نەکشتە جوان و گەورەکانی کە لە دەرەوە بۆمانێت. ئێمە ئێستا فێریم دەرمانە کیمیایە نەبوون ئەوان هەتاک و ئەی خۆی کاریگەری دروستەکە ئەمانەش وردە ئیشەکە بۆ ناڵێ منەوە چایەکی جاترم دروست کرد کە ئیش ئەکا لە جستەی منە حەبێکی ئازارشکێ نەخۆ خێرا خۆی کێشەکەی ئێمە یعنی مەسەلەن 10 ساڵە تەنانەت یعنی ئێمە وەکو خۆراک 10 ساڵە خواردنی زیایی خواردووە ئەم خواردنە لە سکیا گەورە بووە کە چیکەیت بۆ لای تۆ لێت پرسیارەکە حەزەکە بە شتێک بە فەوری تۆ هینکە چاورەکەی هەموو بۆ لێ دەربێنی بەپەلە نەخێر ئەمانە هەمووی ئەوان بە هێواشی ئیشەکەن بۆی گەورەترین کێشەکە لەوەیە کاتێک کە من میوەیەکە خۆم یەکسەر نەخۆش ناکەوم تا بزانم ئەم میوەیە بوای لێ کردم لەبەرەوە ئەو بە هێواشی ئیشەکە بە هیواشیش لەسەر ئێمە دەرەکەوێ و چارکردنەکەشی بە هێواشیە بەڵام ئێمە ئەگەر هاتوو یعنی مەسەلەن ئێستا ئەم کاتانە کە بەرەو سەرمایە ڕوا ئەگەر یەکێک ئەنفلۆنزایەک یان هەر جۆرە پەتایەکی گرت عیلاج و دەرمان بەکار بێنێ من گرنتی ئێمێ هەتا زستان تەواوە بێ ئەو چەند جارێکی کە ئیگرێتەوە بەڵام ئەگەر ببوورە ئەگەر بە ئەم شتە تەبیعیانەی بەکارهێنا مەناعیلشی خۆی بە تەبیعی بەرز کردەوە لەوانەیە ئازار زیاتر بچێژێ لەوانەیە لە جیاتی ئەوەی 2-3 ڕۆژ پەتاکەی پێوەی بێ بیگاتە هەفتەیەک یان زیاتر بەڵام دڵنیا بە کەچاک بوویەوە مەناعیکی باش دروستەکە بۆ بە درێژایی ساڵەکە هەر تووشی بوو دەرمانە بەکارێنا من بەخوا وردە دەرمان ناچار بێ و دکتۆر لانێ دکتۆر چی من بزانە ئەم پەتایە زۆر خراپ تووشێ بیسەر ناچارێ بێت دەرمانی بۆ بەکاربێن بەڵام خەمە نەبێت دەرزی تێکەڵەکەم لێ نەدا دکتۆر ئێستا مادەم باسی ئەمامە نەمان کرد وەکو لایەنە پزیشکی و دەرمانیەکەی دکتۆر هەندێک لەم ڕوەکانی کە بە خۆڕسکیش هەیە هەر ئەتوانێت ئەها بیکێتەنا ئەو هەڵمەکەی پێ بکەیت بۆ نمونە پێم وابێت جاترە هەر یەکێک لانێ ئەو ئۆکالیپتوسەیە یۆکالیپتۆس ئەوە زۆر باشە بۆن بکرێ یان بکرێتە ئەو هەنا هەڵمی خاڵی شتێ بێن بەسەرمانە سەرتا بەڵێ ئەمانە هەمویان یعنی پێڵێن چارەسەری ماڵەوە کە سەدەها جار باشترە لە چارەسەرە کیمیاویەکان من بۆ هەندێک حاڵەت ناڵێم کە ئیتر زەروریە و پێویستە تۆ وەری بگری بەڵام لە کاتی تەبیعیە عەلەقەل لە بیدایەتە تۆ بەم شتە تەبیعیانە بکەی خواردنی باش بخورێ ئەمانە جگە لەوەی کە مەسەلەن دژە بەکتریا تەنان یعنی ئەنتی ئۆکسیدانتی تایە مەوادی تریشی تایە کە تۆ مناعت بە قووەتەکە یعنی مەسەلەن ئێستا لە میوەکانە ڤایتامین سی تایە تەنانەت مەسەلەن ئێستا کەستانە دانراوە بەڕوو لە لای خۆمان کایە ڕاستە یعنی تامەکەی تامی بەڕوو کەمێک تاڵترە ناخۆشە وەک لە کەستانە نییە بەڵام ئەمانش هەمویان کاربۆهیدراتێکی یعنی تاقەیەک دەئاتێ بەڵام پڕە لە فایبەر ئەم فایبەریان ڕیشاڵەکان کە ئەم ڕیشاڵانە ڕێخۆڵەمان بە قووەتەکە زۆربەی جارەکان بەکتریاکان لە لەشمانە ئەو کەسانەی کە زۆر ناچنە سەر ئاو یعنی هەندێک جار کە خواردن کەمە خۆنیان جوڵەمان کەمە ئێستا هەمومان جوڵەمان کەمە پێویستمان بەو ڕیشاڵانەیە کە ئەم ڕیشاڵانەمان زۆر دەستەکەوێ لە ئەم خواردنانەی تر یعنی مەسەلەن وەکو بەڕوو ئەتوانی لە ماڵا تۆ داینی ڕۆژی بەڕوویەک بەکاربێنی کە ئەمە سوودێکی زۆرت پێ ئەگەێنێ خواردنێکی تەنانەت خواردنی شت کە ئەیاتێ لەش هەمیشە شت ئەخوا بەس کە برسیت بوویەوە پێویستی بە خواردنی ترە لە برۆت تەنانەت با خەڵکی تاقی بکاتەوە تۆ ڕۆژێک قاپێک برنج بخۆ لە ماوەی 2 سەعاتە سەیرەکەی تاقەیەکی زۆرت وەرگرتووە لە ناو برنج و ڕوانەکەیە
بەڵام برسی دەبێتەوە بەڵام خواردنێکی تر بخۆ سەوزەی لەگەڵا بخۆ مەسەرەن بەڕووی لەگەڵا بخۆ نانی بۆری لەگەڵا بخۆ سیرەکەی هیچ برسید نابێتەوە بۆ چونکە ئەو درەنگتر برسی دەبێت تەنانەت فەرق لە بینی نانی سپی و نانی بۆرە کە تۆ نانی بۆرە خۆی بەمەرجە ڕاست بێ یعنی ئێستا بەداخەوە خۆی ئەوەی کە کاکسەرکۆ باسی کرد ئەو سیقەیەکی ئێمە نەمانماوە بە هەندێک مەسەلەن نانە بۆرە کە ئەچن کاکاوی تێکەنیان شتێکی بۆ ئەوەی ڕەنگەکەی بۆر بێ من باسی ئەوانە ناکەم بەڵام کەسانێک کە سیقەی خۆیان نادۆڕێنن کە شتێکی جوان پێشکەشی خەڵکەکەن ڕستقی خۆیان تەنانەت ئەگەر بینە سەردینیش حرامی ناکەن تۆ ئەو پارەیی کە ئەتەوێ داوای بکە لەسەر نرخی ئەو مادەیەت باوەڕ بکە ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژیش بەسەر تا بمێنێتەوە دوایی خەڵکانێکی لێزان هەن ئەگەڕێن بە دوای شتە باشەکانە تۆ لە کۆتاییە ئەو کەسە هەر قازانجەکە هیوادارین کە ئەو ویژدانە هەبێ و کوی بەڕێز ئاماژەی پێی وە هێمەش وەکو خۆمان هۆشیاری ئەومان هەبێ وەکو دکتۆرش ئاماژەی پێ تاتوانین بە دوای ئەو شتە سروشتەی و بەرەمێنانی خۆمانە بڕۆین کە هەبێ لە نێو ماڵەکانمانە دوورکەینەوە لە کۆمەڵە خواردن کە بە ڕنگ و قەبارەت تێ نەکەوین لەوەی کە زیانی هەبێ بۆ تەندروستیمان دووبارە سپاس بۆ تۆ دکتۆرە سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئێوە هیوادارم توانی بێتمان زانیاریەکمان بەخش زۆر سپاس دەستخۆش بێت دەستخۆش